سڵامەتە لێبێەوەم کاتتان باش لە دوای ساڵی 2014 و دروستبوونی قەیرانی دارایی قەیرانێکی دیکە لە هەرێمی کوردستان دروست بوو ئەویش چەکی مامەڵەی پارە بە تایبەتی چەکی بەڵەندەران چیتر چەک نەبوو واتە ئەو بڕەپارەی لەسەری نووسرا بوو لە بازاردا ئەوە ساغ نەدەکرایەوە بانکەکان پارەیان تیانەما بوو چەشیشی 500 ملیۆنی 250 ملیۆن دیناری دەکرد وەکو نمونە ئەڵێن ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان لە ئایندە پارەی چەکەکان سەرف بکە ئەوە ئەو کەس و بەرپرسانە سوودی لێ دەبینن کە ئەم چەکانیان بەنیوە قیمەت لە بازاردا کڕیەوە باز لە کێشەیەکی دیکە دەکرێت هەندێک لە هاوڵاتیان چەکیان بە هەرزان کڕیوەتەوە بەڵام بە قیمەتەکەی خۆی دەیدەنەوە بە هەندێک دام و دەستگای خزمەتگوزاری حکومەتی هەرێم لەوانە دایرەکانی ئاو لە هەرێمی کوردستان لەسەر ئەم بابەتە گرنگە لەسەر چەک و مامەڵەکردن پێوەی لە بەرنامەیەم جارێ بنکۆڵ لەگەڵمان بن. لێرە مامەڵەیەکی ئاسایی کڕین و فرۆشی دراوەکان بەڕێوە دەچێت ڕۆژانە هەموو جۆرە دراوەکان لێرە ساغ دەکرێنەوە. پرۆگرامی بنکۆڵ نهێنی مامەڵەی کڕینی چەکی بەڵێندەران بە نیوەی نرخ و کەمتر لە نیوە دەخاتە ڕوو. هەر لەم بازاڕە بە تایبەتی لە نێوان ساڵەکانی 2015 تا ناوەڕاستی 2017 واک زۆربەی بازاڕەکانی ئاڵوگۆڕی دراوی هەرێمی کوردستان مامەڵە بە چەکی بەڵێندەران و هەموو ئەو چین و توێژانی ترەوە کراوە کە چەکیان لە جێگەی پارەی کاش وەرگرتووە. دوایەوەی بەهۆی قەیرانی داراییەوە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی پارەی بەڵێندەران بدات چەشێکی پێدان کە ئەو چەکەش لە بانکەکاندا نەدەکرا بە پارە بەوتەی بەشێک لە دوکانداران بەڵێندەرەکان بە ناچاری چەکەکانی خۆیان بەوان فرۆشتووە بە ڕەزامەندی خۆیان بە نیوەی بەهای خۆیان داوە کە قەیرانی پارە دروست بوو تقریبا بازار 121 بوو دینارەکە ئەویش 121 و 22 بوو تر هێواش هێواش بەرەو سەرەوە ڕۆی چەک تا نزیکی 350,000 ڕۆی $100. یاسایی بوو ئەم مامەڵەیە ئیتر خەڵک ئەیگۆڕێەوە لە بازارڕە ناچار بوو خەڵک بەڵێندەر ناچار بوو وڵی تەبع ناچار بوو ئیتر بازاری هەمووی ئەیکڕی بوو پرسیارتان کرد یاسایی و شەرعی بوو بێ پرسیارتان کردەوە بەڵێ بەڵێ ئێمە پرسیارمان کرد و ئێمە خۆ هەرمان کردە حسابمانەوە ئێتە جاری وا بوو حکومەت لە 25 وەرەگر بۆ گومرێک 10 وەرەگر بۆ گومرێک خەرکی ئەیکڕی پرسیارم کردوتیان لە سەرەتاوە ڕێگە پێدرا و حەڵال بۆ دواتە حرام کرا ئێوە ئاگاتان لەوە هەبووە وڵی تایسە کەس نەیوتوە حرامە کەس نەیوتوە حرامە زۆر لاماوە بەڵێ لامان ماوە چەندێکە بڕەکەی وڵی ئێمە حالیان دەور 200 ملیۆنمان لاماوە ساغ نابێتەوە بۆت نایتر وەستاوە یعنی لە بانقیش حتا نەقڵنی هەر لە حیسابی خۆتایە و ناچێتە حسابێکی کەوە هەندێکیان لێرە دەڵێن هەر لە سەرەتاوە ئاڵوگۆڕەکان بە حرام زانیوە و لێی دوور بوون بەشێکیشیان ئێستا ئەو چەکانیان لاماوە بۆیان ساغ نەکراوەتەوە. لێرە زانیاریکی تریان پێدام کەوا بەشێک لە هاوڵاتیان و خاوەن کۆمپانیەکان ئەم چەکانەیان بەو نرخە کەمە کڕیوە و بە نرخی تەواوی سەر چەکەکە بۆ قەرزی ئاو و کارەبا و چەند قەرزێکی دیکە دراوە بە دەستگا جیاوازە حکوومیەکانی هەرێمی کوردستان. بەڕێژێکی زۆر کەم بڵێ لە 6 فەرقی کردووە نەماوە بەرەو کەسبوون ڕۆشتووە نەماوە. جاران چۆن ئەکرا مامەڵەکە؟ جارە مامەڵەکە هەر لێرە وەکو مامەڵەیەکی ڕەشەکرا معاملەی ڕێکەوتن لەسەر مەبلەغەکە بۆ نمونە لە 3600 دینار چەک بەرامبەر $100 بوو هەتا وای لە هاتووە ئێستا گەشۆتە 90,000 چەک بە $100. ئەوتان ناکرد؟ نەخێر هۆکار چی بووگە بەڕۆنی پێم بڵێ؟ ئێمە خۆشمان هەمانە نەمان کردووە هەتا سەر حسابەکەمانە تقریبا 565 ملیۆنمانێ لە بانقی ئاڵای هەرێم وەکو کۆمپانیای 65 ملیۆن دینار لەسەر حسابی بانکیتانە ماقیمانە ئێستا ناتوانن بە پارە بە کاش ڕایکێشن ناتوانین بە جاجال لە 15 شمولمانەکە و چیتر کاکە خەڵکەکە سیقەی بە پارەکە چێکەکە نەماوە بێ سیقەیە کابرا 100 ملیۆنی هەیە 50 ملیۆن وەرناگرێتەوە 40 ملیۆن وەرناگرێتەوە مەجبورە لە بازارە زەروری پارەیە بە کەمتر مەجبورە کابرا بەڵێندەرە 200 ملیۆنی لە بانقە 50 ملیۆنی نایەنەوە مەجبورە. بەڵام پێ دوایە یاسای و شەرعی بێ حرامە 100% حرامە چونکەوە عەمەلەیە هەواییە ئەی چۆن کابرا 200 ملیۆنی خۆی چۆرەیە بە 50 ملیۆن بە زەرورە. حاجی بەکر یەکێکە لە بەڵێندەرە دێرینەکان و متمانەی زۆری لە ناو خەڵک و حکوومەت و بازار هەبووە تا ئێستا 35 پرۆژەی بۆ حکوومەت تەواو کردووە لە ساڵی 2014ەوە 5 پرۆژەی گەورەی وەستاوە کە بریتین
لە 5 یاریگەی وەرزشی لە گەرمیان و 15 بینایی گەورە لە ناو مەرزی باشماخ و 2 هۆڵی بۆ نەئاینیەکان لەگەڵ 2 مزگەوت لە پێنجوێن و شارباژێر لەگەڵ بینای دەسەبەری کۆمەڵایەتی لە سلێمانی لە گەڕێکی قڕگە بە وتەی حاجی بەکرد ئەو چەکانەی کە پێی دراوە بە یەک لەسەر چواری بەهای خۆی لە بازاڕدا فرۆشتوێتیەوە بۆ ئەوەی قەرزارەکانی ڕازی بکات و هەموو ماڵ و پێداویستەکانی خۆشی فرۆشتووە کە چەکمان وەرگرتووە طبعاً حکوومەت پارەی نیاوینێتێت ئێمەش ناچار بووین ئەو چەکانە بە زەرەر بفرۆشین بۆ ئەوی خەڵک هاوکارمان بووە تووشی ناڕەحەتی نەبین لەگەڵیانە ئەنجا زائیدەن من چی مڵکم هەیە فرۆشتومە چێشەکانم گەورە بووە هەر بۆ ئەوی قەرزار نەبم کێشم لەوەیە بوو کە قەرزاری خەڵک هەردێرەوە دەستخۆشی زۆر زۆر لەو کەسانەکەم کە هاوکارم بوون کۆمەڵە خەڵکی زۆر یارمەتیان ناوین تا ئێستا هاوکار من زۆر دەستخۆشییان لێ سەبریان گرتووە بێ پارەی تۆ خەڵکی بەڕێ سەبریان کردوین دوعای خێریان بۆ کەمەرە بەخوا تا ئێستاش لەسەرمان وەستاون پارەی ئەو پرۆژەی کە باست کردەوەی قڕگە و چەند شوێنێکی دیکە شارباژێر بە چەک بوو هەمووی چەک بووە باشە چەکەکەی تۆ چەندیتیان وسا بوو مەسەڵەن تۆ بۆ نمونە 500 میلیۆن وەرەگری تۆ لە 160 ئەو پارەی زەری کردووە لە 170 زەری پرۆژەکەی قڕگە دەسەبەری کۆمەڵایەتی خۆی 2 ملیار و نیوە 2 ملیار و نیو دینار چەندە دووەرگرت بە چەک تقریبا 740 میلیۆن شتێکی وایە 740 میلیۆنە لە بازاڕە چەندی بۆ تۆ هەمووی بەڕۆ قیمەت فرۆشراوە چەندی کە بەڕق ڕقەمەکەم لەبەر نییە سەد لەسەر ئەو وەسەڵ حسابی 350 میلیۆن 300 میلیۆن ئەو نەیگرتووە ئەوەی هین بای 450 میلیۆن بووە حسابی بکە ئەویش هەر ڕەنگە 200 میلیۆنێکی گرت بێتەوە ئەوەی ئەوی بای 160 میلیۆن بووە ڕەنگە 70 میلیۆنی گرت بێتەوە پرۆژەیەک ئەگەر قازانج کە لە 150 بۆ 20 معقولە من لە 6 دلار بم ئەگەر ناچار نەبم ئەگەر دان نەنێم بە خۆمە ئەگەر مەقسەدم نەبێ من مشکلم بۆ جوێ ماڵی خۆمە فرۆشم خاڵی ماڵی خۆت بە حیاتم کرێتی نەبووم من بە حیاتم دۆخە تووشی کرێچێتی کردی هاوکاری زۆر کەسم کردووە لە تنگانەیە لە خەڵک خۆی ئەزانەیە وایسە خەڵک گوێ لە دەنگی ئەزانێ بەڵام معقول ئێستا من لە کرێچیا بم بای 5 میلیۆن دلار ئیشم ڕاگیرابێ یەک پرۆژەم بۆ نەخرێتەوە گەڕ ئامارە فەرمیەکان لە یەکێتی بەڵەندەرانی کوردستان لە سلێمانی دەڵێن قەیرانی دارایی چەند ساڵی ڕابردوو هاوکات لەگەڵ پێنەدانی پارەی بەڵەندەران وای کردووە زیاتر لە 800 کۆمپانیا لە کۆی 1200 کۆمپانیا مایەپووز ببن و تێبێژی بەڵەندەرانی سلێمانی دەڵێت بە شێوەیەکی کاتی ڕازی بوون کە پارەی چەک سەرف نەکرێت و حکوومەتیش بەڵێنی پێداون بەڵام دوجار بەڵێنەکەی نەبردۆتە سەر دەڵێن حکوومەت نایاساییانە مامەڵەی لەگەڵ بەڵەندەران کردووە نەمانی پەیوەندی نێوان بانکی ئەهلی و حکومی و نەبوونی سیستەمی بانکی لە هەرێمی کوردستان بە گرفتێکی دیکەی بەردەم کاری بەڵەندەران دادەنرێت بەڵێندەرەکان تووشی مایەپووز بوون بۆی تووشی کێشەی کۆمەڵایەتی نەبن ماڵی خۆی فرۆش خانوویان خۆیان فرۆشت بەڵەندەرمان هەیە هەر هیچیشی نەماوە تەنانەت کۆمپانیاکەشی نەماوە بەس بۆی تووشی مەشاکل نەبێ ئەنی بۆ ڕادەیە بۆ ڕادەیە زیاتر لەبەر ئەوی پرۆژەکان پرۆژێکی زۆر لەسەر ئیش بوو تۆ لە گەرمەی ئیشکردنای ئیلتزاماتێکی زۆر هەیە بەرامبەر حکوومەت لە پڕا پارە دەگیرێ پارەت نایرێتێ تووشی ئینهیارەبی پارەکەش قیمەت ناکە لە بازار خەڵک یەتە سەرم مەجبورم تەسحێ بم بە سەروەتەکەم بیکەم بە ڕوبع بۆی خەڵک نێتە سەرم ئەمە لێرە مشکیلەکەیە ئەوەی کە ئەشیکڕێ پارەیەکی زۆری وەفر هەیە ئەڵێ با من هیچ کەسابەتێ نییە تۆ 40 میلیۆن بی بعد 4 ساڵیکە 6 خێر ئەەکەی کەسابەتێکە بێ قمارە بێ ئەوەی و کابرا ئیسفادی خۆی ئەنی زۆربەی بەڵەندەرەکانی ئێوە کەوتنە ئەو دۆخەی کە زۆرەکانی بەنیوە قیمەت هەمووی کەوتووە و لە 1200 کۆمپانیا 800 کۆمپانیاشی تووشی مایەپووزبوونی تەواو ئەماندا زیارە لە هەمان کاتدا کاری بەڵەندەرایەتیش دەکات وە خۆی دەڵێ کۆلێژ یاسایشی تەواو کردووە بۆ ئەوەی بۆ کارە ئەندازەی و بەڵەندەرایەتیەکەی شارەزای یاسا و ڕێسا و ڕێکارەکان بێت نایشارێتەوە کە بەپێی بە دوواداچوونی داواکاری گشتی دەرکەوتووە بە چەکی بەڵێندەرانەوە دەیان کەسی دەستڕۆشت و دەوڵەمەند بوون و چەکی بەڵێندەریان کڕیوەتەوە چەک وەرەقەیەکی تیجاریە لە پێناسی چەکە خۆی هاتووە لە یاسای بازرگانیە باسی کاتکەوە چەک بە مجرد نووسینی و وەبینینی لەلایەن بانک و قابل للصرفە بەڵام حکوومەتی هەرێم هاتووە ئەبێ سەرف کرێ بەڵام حکوومەتی هەرێم هاتووە شتێکی دروست کرد بۆ ئێمە بەڕاستی هاتووەکەوە
تعهود بەڵێنامەی بەڵندەر پڕ کردوتەوانێکەوە ئەم چەکەت بۆکەم بە مەرجە داوای پارە نەکەی یعنی چی یعنی خودی چەکەی بەتاڵ کردوتۆ لە ناوەڕۆکەکەی پێ دووە بوو بەڕێکردنی بەڵێندەران بوویان چی بوو ئەو چەکەی کە سەر فەکرا بەبێ ڕاستی تەنها بەڕێکردنی بەڵێندەران بوو و بە قورسکردنی ئەرکی قورسکردنی قەیرانی دارایی بوو و ئەرکی بەڵێندەران بوو هیچی تر لە داواکاری گشتیە مەلەفە جۆڵێنراوە بەڵێ داواکاری گشتیاتۆ سەر خەت بەوەیکەوە بەوانەی گەندەڵیەوە ئەو چەکەیکەوە حکوومەت بۆ بەڵێندەرانی کردووە بدون ڕەسید و بەڵێندەر هاتووە لە بازاری ڕەشا فرۆشتێتەوە بە ڕوبع قیمەت بەهۆی گەندەڵی و لە مؤسساتی حکوومەتە کۆمەڵ خەڵکی خاوەن نفوس دەستڕۆیشتوو هاتوون چەکەکانیان کڕیوەتەوانێ و بە نەقد بۆیان سەرف کراوە لە بانقی حکومیە چۆن ئەزانی خاوەن نفوس و دەستڕۆشتوو بوون ئەگەر خاوەن نفوس نەبن باشە بۆچی ئەم چەکە بۆ بەڵێندەر سەرف ناگرێ بەڵام بۆ سەرف بەگرێ باندێکی مافیایی لە پشتی ئەمەوەیە کەوا زەرێکی گەورەیان گەیاند بە بەڵێندەر و هەروە زەرێکی گەورەیان گەیاند بە متمانە بە چەکی حکومی و بە مؤسساتی مالی حکومی گرفتی خەیرانەداراییەکە لە باشووری کوردستان تەنها موچەخۆرانی نەگرتووەتەوە بەڵکو بازرگانان و بەڵێندەرەکانیش ئێستا لە قەیرانی بێپارەییدا ژیان دەگوزارێنن پرسی ئاڵوگۆڕەکانی چەکی پارە بە شێوەی نیوەی بەها بۆ پسپۆڕانی بواری ئابووری جێگەی سەرنجە و دەپرسن چۆن ڕێگا بەو مامەڵێ دراوە ئەو باندە کە دروست بوو ئەبێتە کێشێکی زۆر گەورە بۆ ئابووری یەکەم وەکوتمان ئەو متمانە بە حکوومەت و بە تایبەت بە شخصی ئەو کەسێک کە ئەو ئیشەیە کە ئەنجامەداتوە بڕیارەدات لەسەر خەرجکردنەکە نامێنێ دوو ئەو بڕپارەی کە ئەدرێت بە نمونە بە بەڵێندەر بڕێکی کەمە کەسی دووەم پارەکە وەرەگرەوەتە لێرە تۆ بەڕێزت تعاملاتی بانقیەکە یاخود تعاملاتی لە نێوان حکوومەت و بەڵێندەران گومانی تیاکەوێ سێ لە هەمان کات ئەمەش کێشێکی زۆر گەورەیە کە جارێک کە من توش ئەو حاڵەتم وەکو بەڵێندەر پارەکەم وەرنەگرتەوە بە تەواوەتی جارێکی تر ناچم پێشکەش بکەم بۆ جێبەجەکردنیەکی لە چارەکەەکانی ژەوەستن ئەوەستن ناکرێت کاتە گلەی لە بەڵێندەرەکەش بکرێت لە خولی پێشووی پەرلەمانی کوردستانیشدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە کراوە کە بۆ کورتیەکان خراونەتە ڕوو سەرۆکی ئێستای فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە لە خولی پێشوو ئەندامی لیژنەی دارایی پەرلەمان بووە نایشارێتەوە گەیشتونەتە ئەو بڕوایی ئەو کەسانی ئەم جۆرە کارە دەکەن کەسانی دەستڕۆشتون و لەسەر و یاساوە خۆیان دەبینن یاریەک بوو زۆر بەترسیدار و لایەزال ماوە بەردەوامە 3000 بەڵێندەر زیاتر لەم هەرێمی کوردستانە پێوە بوو و کارەساتێکی گەورە بوو کاتێک کە دەست برا بۆ پارەکانیان ئەو پارانی کە لە بانقادایان نابوو کە ئەوە کارێکی نایاسایی گەورە بوو حکوومەتی هەرێمی کوردستان پێی هەستا بە بیانووی قەیران و بە بیانووی چەند شتێکی ترەوە المهم ئەمانە چەکیان پێدرا کە چەکیان پێدرا ئەم چەکە طبعا لەبەرەوەی کە پارەی خۆی نەئەکردەوە لە بازار دەرەنجام ئەم بەڵێندەرانش التیزاماتیان لەسەر بوو هی مەساریفی مەشاریعەکان و پرۆژەکانیان بۆیە ناچار ئەبوون زۆربەی زۆریان کە بیفرۆشنەوە باندێک هەبوو ئەم باندە لێ ئەکڕینەوە لە پشتیشەوە ئەڕۆیشت دەستی ئەبرد بۆ بڵێ تەنسیقی لەگەڵ ئەوانەی کە سوولەی نەقدی و پارەی کاشیان لەلا بوو لەم هەرێمی کوردستانە بۆەوەی کە ئەو چەکانیان پێ بفرۆشنەوەتە ئەو بانقانەی کە ئەو سویلانیان لەلا بوو مەبەستم ئەم چەکەی لەو بەڵێندەرە وەرەگرت بە نیوە قیمەت ئەچوو لەو بانقا ئێگۆڕێەوە بە قیمەتی تەواو دکتۆر چۆن زانیتان کە باندن بەڕاستی ئەو پرسیارەکانی خەڵکانێکی تریش لەناو ئەم پرۆگرامە باسییان کردو کە باندێکی لە پشتی بەڵام بە چ بەڵگەیەک کامانە باند بوون بە بەڵگەی ئەوەی کە ئەگەر باندنیە چۆن ئەو بانقا بە پارەی تەواو ئەو چەکە سەرفەکە بۆ ئەو کەسە یا بۆ ئەو گروپە بەڵام سەرفی ناکە بۆ خاوەن چەکە ئەسلێکە کە بەڵێندەرەکەیە ناوێنی چی جەنابەت ناوێنم ناوێنم گەندەڵی ناوێنێم فەسادی منەظەم ناوێنم گەندەڵی ڕێکخراو کە دەرەنجام ئەمە طبعا مەلاین دۆلاری لە خوێنی ئەو بەڵێندەرانە هەڵمژی پێ دوای لینکەکە چۆن دروست بۆ دکتۆر شێرکۆ ینی بەڕاستی کاتێک باندا ئەم لینکە بەرژەوەندی چەند کەسی تایە بیانەوێ چەکێک وەربگرنەوە و بۆ خۆیان قیمەتی تەواو بکە هەموو قەیرانێک شتێک تیا دروستە بێ وەکو چۆن بڵێڵێ توجار الحروب ینی بازرگانانی جەنگ یا بازرگانانی قەیرانەکان ئەمانە هەلەکانە قۆزنەوە لە کاتێکا کە خۆیان زۆربەی زۆری شتەکانی بازاریان احتیکار کردووە لە بەرەوەی سەرمایەداری گەورن کاتێک کە قەیرانەکان ڕۆئەدا دێن یاری بە نرخەکانەکەن یاری بە چەکەکانەکەن یاری بە کاڵاکانەکەن
لە بەرژەوەندی خۆیان سعردا ئەگرن سعر بەرزەکەنەوە بە پێی بەرژەوەندی خۆیان ئەمانە هەلپەرستەکانی قەیرانەکانن وەکو جڕوجانەوەری ناو کۆمەڵگەوان خوێنی ئەو کۆمەلگەی ئەمژن لە ڕووی دەسەڵاتدارێتی سەرمایەدارێتیانەوە نفوزیانەوە تۆڕە پەیوەندیەکانیانەوە بۆیە زۆربەی زۆریان بۆ نمونە ئەزانن کەی ئەو پارچە زەویە ئیفراز ئەکرێ بۆیە پێشەوەی ئیفراز بکرێ ئەچن ئەیکردنەوە چونکە دوایی کە ئیفراز کرا بەرزەبێتەوە بە دەقات لیژنێکی دیاریکراوە لە پەرلەمانی کوردستان ئایا بەدوادەچوون بۆ ئەم بابەتە کرا یانە خێر چەند پەرلەمانتارێک لیژنەی داراییش بەدواداچوونی بۆ کرد و پەرلەمانتارانیش بەدواداچوونیان بۆ کرد چونکە بەرفراوان بوون گەیشتینەوەی کە ئەوانە لە یاسا بەهێزترن لەم هەرێمی کوردستانە ئەو باندە لە یاسا بەهێزترە لە هەرێمی کوردستان ئەجینا چۆن ئەبێت دەست ببرێ بۆ پارەی بەڵێندەر لە بانقە ئەمەیەک دوو چۆن ئەبێ ئەو چەکەی پێ بدرێ بەبێ ڕەسیدی بانقی و بەبێ ئەوەی کە بتوانێت سەرفیکە ئەمە دوو بۆ ئەوەی کە ئەو بەڵێندەرە ناچار بێ لە بازاری ڕەش بیفرۆشێتەوە ئەو چەکە سێ ئەو کەسەی کە چەکەکە ئەکڕێتەوە بە نیوە قیمەت لە یا بەڕبع قیمەت جاریوە هەبووە لە بەڵێندەرەکە لە چه ئاستێکی قووەتە بوو وای لێکرد کە بتوانێت بچێت لە بانقێک لە بانقەکانی کوردستان ئەو پارەیە بە نەقد وەکو خۆی 100% بە کاملی وەرگێتەوە بەوچەکە مەسلەی سەروەری یاسا لە هەرێمی کوردستانە لە قەیرانی گەورەیە ئەم نوع عەمەلە فاتانە ڕائەگیرێن پەک ئەخرێن عەرقەلیان بۆ دروست ئەکرێ تەئخیر ئەکرێن بۆ کاتی درێژخایەن دا ئەخرێن زۆر جار ون ئەکرێن زۆر جار والەو کەسەکەن کە بەدواداچوونی یاساییەکە بۆ ئەو کەیسە تااقەتی بچێ و بپڕوچێ بەدەست کەیسەکەوە بۆی وازی لێبێنێ لەبەرەوە ئەمە پێوترێ فەسادی منەظەم. پسپۆڕانی شەرعی و شارەزا لە ئابووری بانکی ئیسلامی هەڵوێستیان ڕوونە لەو بارەیەوە ڕاشکاوانە دەڵێن کە ڕێنوفرۆشی چەک بە نیوەی نرخ و بە شێوەی پارە بە پارە حرامە و ڕێگە پێدراو نییە لە هەمان کاتدا ڕێگەی دیکە بۆ ئەو مامەڵەیە دەخەنە ڕوو ئەو چەکەیە ئەگەر بەنی و قیمەت بفرۆشرێ بە پارێکی تر بڵێن بۆ نمونە دینارە بە دۆلار بگۆڕێتەوە ئەوە لێرە کێشەمان نییە بەڵام یەک کێشەمان لەو دروست دەبی لەو حالەتە ئەویشیان ئەوەیە ئایا دەست بە دەستە یا خودنا کە پێی دەگوترێ تەقابوض کێشەی ئێمە ئەگەر ئەو چەکەیە نرخی هەبی لە بانق ئێستا بتوانێت ڕاستەوخۆ ئەو چەکەی ببێ و لە بانق بۆت بگۆڕنەوە ئالگۆڕی پێ بکرێ ئەوە زۆر ئاسایی و طبیعیە هەروەکو لە کاتی پێشی 2013 و 2011 کات یعنی ئەوەی کە دەوڵەمەند و چەشی لە دەست بادەی برد لە بانق پاران پێدەداوە بەڵام کێشەی ئێمە ئێستا ئەوەیە ئەو چەکەی ئێستا نرخی نییە قیمەتی حازری نییە ینی لەوانەیە لە داهاتوو قیمەتە پارەیە بەڵام ئێستا بە حازر نییە لەبەرەوە ئەو شەرتە ئەو مەرجە سەرەکیە کە زانایاندا ناوە کە تەقابوضە بەڕاستی لە حەقیقەتە نایەتە دی هە لەبەر ئەوەشە بەنی قیمەت دەدا بەڵام دوو مەخرەج هەیە بۆ ئەوەی چارەسەر بکرێن زانایان دەڵێن دەکرێت لە جیاتی بە پارە با بڵێن بگۆڕتەوە بە کالا بگۆڕتەوە بە سارە بگۆڕتەوە بۆ چونکە دەکرێت سارە بە قەرزبی ینی مەسەل ئێستا جەنابەت سارە بەم دەفرۆشی دەکرێت ئێستا بە حازر پارەکەت پێت بم دەکرێش بە قەرزیش بی کاتەکەوا بە قەرز بوو ئاساییە نرخەکەدا دەبەزی و بەرز دەبتەوە ئەوەی کێشە وشکیلەمانە لە ئەسڵا کە خۆی پارەیە ناکرێ بە پارەی تر بگۆڕێەوە بە پارەی تر بگۆڕێەوە بۆ چونکە ئێستا دەست بەدەست نییە ئەو چەکە ئێستا نرخی نییە. وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لەم بابەتەدا بەرپرسیارەتی گەورەی لەسەرشانە بەرپرسانی بانکە بازرگانیەکان لەنا ئەو وەزارەتە نایشارنەوە کە لە ماوەی ڕابردوو 24 کەس کە بەشێکیان بەڕێوەبەری بانک بوون تێوە گلاون و هێشتا ڕەوتی لێکۆڵینەوە لەگەڵ نیوەی ئەم ژمارەیە لە دەستگیرکراوەکان درێژەی هەیە بەشێکی تریان گەڕاونەتەوە سەر کارەکانی پێشووی خۆیان و هیچیان لەسەر ساغ نەبووتەوە هەروەک ئەوەش بەبیر دێنەوە کە بەپێی نووسراوی بڕیاری 16/22 لە ساڵی 2014 دەرچوە و تێدا هاتووە کە بە چەک پارەی پرۆژەکانیان پێدەدرێ لە بەرامبەردا حکوومەت کار ئاسانی بۆ بەڵێندەران دەکات حکوومەت چەکی پارەی پرۆژەکانی داوەتە بەڵێندەران بەڵام پارە لە بانکەکاندا نییە و بەڵێندەر ناتوانێت ژماری سەرچەکەکان بکاتە پارە لە ساڵی 2014 تا ئێستا 500 ملیار دینار بە سولفەی جۆرا و جۆر دراوەتە بەڵێندەران لێرە وەک وەزارەتی دارایی دەڵێت ئەوان بەرپرس نین لە مامەڵەی بەڵێندەر و هەر کەسێک کە چەکی پێدەفرۆشرێ لەو کاتەوە لەبەر نەمانی سیولە لە بانکەکان بەڕاستی بڕیارێک دەرچوو
لە وەزارەتی دارایی و ئابوووریە بڕیارەکە زۆر مەشهورە بڕیاری 1622 پێڵێن کە ئەمە وێنەیەکە لە بڕیارەکە لە 28 2014 دەرچووە ئەم بڕیارە هەڵێ بەهۆی قەیرانی داراییەوە هەر پرۆژەیەک یان ئەو پرۆژانێکەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ کراوە بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە پارەکان نەدراوە ئەتوانن چەکی بانقیان بدرێتێ چەکە بانقیەکان تەمان درا بە کۆمپانیاکان و بەڵێندەران هەر کۆمپانیاک و بەڵێندەری ئەژمێری تایبەتی خۆی هەیە خراوەتە ئەژمێرەکانیانەوە مقابلەوە بەڵێندەرەکان ئیلتیزاماتی تریان هەبووە ئەکی تۆ بەڵێندەرێ مقاولی سەرەکیە ئیشەکە مجموعەیەکی کەسی تر لەگەڵی ئیشەکانەکان مستەفی دەبن لەو پرۆژەیە چەکەکان خراوەتە سەر ئەژمێری ئەوان شەوە بەڵام لەو ماوەیە زۆر یعنی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ئاسانکاری بۆیان کرد لەو فترەیە لە 2014 تاکو ئێستا زیاتر نزیکەی 500 ملیار دینار پاریان بۆ خەرج کرا ڕاستە چەند بەڵێندەرێک یاخود کۆمپانیا هەبووە چەکەکانی خۆیان چوونە لە بازار ساغیان کردوەتەوە بە هەرچی شێوەیەک بێ ئەو ئاڵوگۆڕە لە دەرەوەی بانقە ئێمە وەک حکوومەتی هەرێم مەسئول نین لێی لەبەرەوەی ئێمە تعامل بە چەکەکانەکەی بەڵام ئەوانش یعنی ئەو کەسانەی کەوا چەکەکانیان بە زمانی بازار ئەڵێن کڕیانەتەوە ڕاستە ئەگەر جوابێ بەڵام دوای هاتووە بۆ بانک داخلی حسابەکەی کردو لە ئەژمێرەکانیان ماوەتەوە ئەوانش بۆیان نییە ئەو چەکانە سەرفکە کازم کۆمەڵە کەس دەستگیرکران 24 کەسن زانیارە دروستەکە ئەوەیە قسەی جەنابتان چی لەسەر دەستگیرکردنی ئەو کەسانە پرۆسەکە گەیشتۆ بەکوێ لە دادگا باشکاوانە پێم بڵێ بەڕاستی ئەوە لە دەستەی دەستپاچی دیارە داوایە جولا بوو کاتی خۆی لە 2015 بوو مجموعەیە کەس لە بەڕێوبەری بانقەکانمان و فەرمانبەران نزیکەی 24 کەس بەهۆی تێوەکلان لەم بابەتە دەستگیر کران بەڵام زیاتر لە نیوەیان هیچ ساغ نەبووە لە سەریان و ئازاد کران و دەوامی خۆیانەکەن باقیەکەی تری نزیکەی 15 کەسێکیان ماوە هێشتا دادگا بڕیاری یەکلاکەرەوەی نەداوە لەسەر و بابەتە بەڵام تا ئێستا لە کۆڵینەوەکانەوە لە بەسەریان لێکۆڵینەوەکە بەردەوامە بەڵام تا ئێستا هیچ شتێک ساغ نەبووەتەوە بەڵام ئەوە ئیشی دادگایە ئێمە بەڕاستی بە هیچ شێوەیە پێشڕەتی لێکۆڵینەوە ناکەوین بێگومان ئێمەشوەکو پرۆگرام بەڵام قسەکە لەوە بوو ئەم مامەڵەیە کرا ئەم کڕین و فرۆشتنە هەبووە بە نیوە قیمەت دوای قیمەتی تەواوی کردووە دادگاوە ئاڵێ لێکۆڵینەوەکان واڵێن ڕاستە بەڵێ دادگاوا ئەڵێ بەڵام بەنسبەت ئێمەوە کە بانک ئێمە تعامل بە چەکەکەین بەڕاستی ئێمە تعامل بە چەکەکەین چەکش ئەو کابرایە یعنی ئازادە ئەو چەکەدا بچێ لە دەرەوەی بانک چەکی خۆی چۆن دابێتە کەسێکی تر ئێمە بەرپرسیار نین نازانین ئەو تعاملە چۆن کردوێتی کێ بوون و کەسانانی لە پلەی وەزیفیان ئەوانی کە دەستگیر کراون فەرمانبەری بانقەکان بوون و لەگەڵ 3-4 بەڕێوبەری بانک بوون. خاوەن چەکە فەرمیەکان دەتوانن بە پێی ڕێنمایی ژمارە حەڤەی ساڵی 2015 چەکەکانیان بۆ چەند کار و پرۆژەیەک بەکاربێنن لەوانە بۆ دەسەبەری کۆمەڵایەتی و تاقیگەی بیناسازی و بەشداریکردن لە تەندەرین و باجی دەرامەتی کەسی خۆیان بەکاری بهێنن لە ساڵی 2014 بۆ 2016 دەتوانرا بۆ مامەڵە گومرجیەکانیش بەکاربێ بەڵام دواتر ئەو بڕیارە ڕاگیرە لە دوای ساڵی 2016 و بەهۆی دروستبوونی ئەو هەموو گرفت و گەنداڵیە بڕیار درراوە گواستنەوەی ئەژمێرێک بۆ ئەژمێرێکی تر ڕابژیرێ حسابی چەکێک نەچێتە سەر حسابی کەسێکی دیکە. چەند ڕێنماییەکمان دەرکرۆ بۆ بانقەکان هەر گواستنەوەی ئەژمێر لە ئەژمێرێکەوە بۆ ئەژمێریاک لە بانقێکەوە بۆ بانقی ئەوانەی بەڵێنامە لە سەرەتی ڕامانگردو خاوەن چەکە ئەسڵیەکان ئەتوانن بە چەک تعامل بکەن یان کاتێک چەکەکەی فرۆشتۆ کەسێکی تر ناتوانێت مامەڵێ بکەن نەخێر دەستی دووەم ناتوانێت لەبەرەوەی یەکێ لە مەرجەکانی ساختکردنەوەی ئەو چەکە بە مەرجێک ئەتوانێت چەکی پەسەندکراو بکە لە پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆوەری گرت بێ ئەتوانن بەڵێندەران کۆمپانیاکان بۆ دەستەبەری کۆمەڵایەتی تاقیگەی بیناسازی بەشداریکردن لە تەندەرین لە بۆ باجی دەرامەتی شخصی خۆیان ئەتوانن ئەو چەکانە بەکاربێنن ئێستاش ئەتوانن ڕێنمایی دارایی حەڤدەی پێڵێن پێشتر لە ساڵی 2014 تا 2016 ئەیانتوانی بۆ گومرکەکانیش بەکاری بێنن بە ڕێژەیەک پێشتر 150 بوو دوای کرایە 170 دوای کرایە 180 ئێستا لەبەرەوەی حکوومەت پێویستی بە سیولەی کاش بوو
ئەوەی ڕایگرت مژدەیەکش بۆ بەڵێندەران ئەتوانم ئەویان پێڕا بگەێنم کەوا ڕێژەیەک پێش فترەیەک لە مانجی 15% بۆ خەرج کرا دیسان ئێستا لە ئایندەیەکی زۆر نزیک ئینشاءڵڵا لایەن ئەنجومەنی وەزیرانەوە و وەزارەتی دارایی و وەزارەتی پلاندانانەوە بەتەمان ڕێژەیەکیان بۆ سەرف بکرێت و ئەو ڕێژەیەش بەردەوام بێت ئینشاءڵڵا. ئەگەرچی وەزارەتی دارایی لە ڕێگەی پرۆگرامی بنکۆڵەوە مژدەی خەرجکردنی سولفەیەکی دیکە بۆ قەرزی بەڵێندەران ڕادەگەیەنێ، بەڵام بەشێکی زۆر لە بەڵێندەران وە خۆیان دەڵێن سودمەند نابن لەو بڕەپارەی حکوومەتی هەرێم بڕیاری داوە بۆ بەڵێندەران خەرجی بکە بە پاساویەوەی ئەوان چەکە بانکیەکانی خۆیانیان فرۆشتۆتەوە کە کاتی خۆی لە حکوومەتیان وەرگرتووە. ئەمەش بەڵێندەرانی نیگەران کردووە بە وتەی بەشێک لە بەڵێندەرانی زەرمەند تەنها ئەو کەس و لایەنانە خەرەبوو دەکرێنەوە کە خاوەنی کۆمپانیای حیزبین و نزیکن لە کەسانی دەست ڕۆشتووەوە. لە کۆتایی ئەم پرۆگرامە بۆ گەیشتین لەگەڵ دروستبوونی قەیرانی دارایی لە چەند ساڵی ڕابردوو باندێکیش لە هەرێمی کوردستان دروست بوون. ئەم باندا کاریان کڕین و فرۆش و مامەڵەکردن بووە بە چەکی بەڵێندەرانەوە، چەکیان بەنیوە قیمەت کڕیوەتەوە و بۆ خۆیان قیمەتی تەواوی کردووە. چەندین کەس دەستگیر کراون، هێشتا دۆستێکە لە دادگایە و یەکلا نەبووتەوە. بەڵێندەرانیش چاوەڕێن چیتر خەرزەکانیان بۆ بگەڕێتەوە و پرۆژە تەواو نەبووەکان تەواو بکرێن. تا بەرنامەیەکی دیکە هەموو لایەکتان لە خۆشییا بن. خواتان لەگەڵ.